سەبارەت بە ڕێژەی توشبوانی کۆڕۆنا لە سنووری هەردوو قەزای سۆران و ڕەواندزکە کاتە سنووری چاڕاکی بەربرێتەوە سۆران بەداخەوە بکۆی کە پێشتریش ڕاگەندرا ڕێژەکە و لەو ڕۆژانی دوایدا ڕێژەکە بە شێوکی بەرچاو زیادی کردووە کە ژمارەی توشبوون زۆر زیاتر تا ئێستا ڕێژەی گشتی توشبوون لە سنووری هەردوو قەزایەکە گەیشتە نزیکەی 487 حالەت هەر لە سەرەتای سەرەدان نەخۆشەکە بەڵام زۆربەی حاڵەتەکان لە ماوەی شەپۆلی دوم یاخود لە سەر هەڵدانەوەی شەپۆلی دومی کۆڕۆنای ڕوویداوە کامە ژمارەیەکی مەترسیدارە بە تایبەتیش لە سنووری قەزای سۆران ئەگەر بەراورد بکەین بە ڕێژەی پشکنینەکان ئێستا ڕۆژانە دوێنێ کە نزیکەی 95 سامپڵ پشکنینی بۆ کراوە 45 یان پۆزتیڤ دەرچوونەوە توشبووی نەخۆشی کۆڕۆنەکەەوەش ڕێژیش زۆر ئەکاتە نیوەی پشکنینەکان بۆ ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە زیاتر پابندی ڕێنمایەکان چکە تاکە ڕێگا بۆ خۆپاراستن و کۆنتترۆلکردن لە بڵاوبوونەوەی یاخود ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە تاکپارێزی بۆی هەر کەسێک ماسک بەستێتن هەروە ڕچای مودەی دووری نێوان دوو کەس بکرێتن کە بەلانی کەم لە مەترنیوە کەمتر نەبێتن کە ئەو دوو ڕێگەی تەنها و تاکە ڕێگەنە بۆ خۆپاراستن و کۆنتترۆلکردنی نەخۆشی کۆڕۆنا. الو